بینەرانی عەزیز و خۆشەویست، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش، هیوادارم لە هەرجۆران ساڵ و سڵامەت بن. لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەڵوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامەی برامی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی سمالەدەڵا وتوێژەکەین سەبارەت بە ئێدام و کوشتاری خەڵک لەلایەن جمهوری ئیسلامی و پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم. ئیبراهیمی باتمانیەکە دەنگی منەویسی خۆشهاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم بەڵێ دەنگتە بیستم سڵام بێ بۆ بینەندگان عەزیز. زۆر سپاس بۆ تۆش. ئیبراهیمی باتمانی هەروەکو ئاگاداری جمهوری ئیسلامی هە لە ڕۆژی سەرەتای بە قودرەت گەیشتنی بە قەتڵ و کوشتار و ئێدام و سەنگسار و شکنجە و زیندان تا بە ئەمڕۆکە قودرەت و مانەوەی خۆی لە دەسەڵاتە حیفز کردووە. جمهوری ئیسلامی ئایا پرسیاری منە مەدا جمهوری ئیسلامی ئەتوانێت یەک ڕۆژ بدونی کوشتار و قەتڵ و زیندان و شکنجە و وەحشەت و ئەسید پاشی و هەزار و یەک بەڵایتر کە بەسەری خەڵکی و کۆمەلگای هێناوە بە حیاتی خۆی ئیدامە بدا؟ و ئایا ئینتزار لە جمهوری ئیسلامی کە دەست لە کوشتار و قەتڵ و ئام و ئێدام و کوشتار هەڵبگرێ تەوەهومێک نییە لەلایەن خەڵکۆ با تەوەژۆ بە تەجروبەی 43 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی کە یەک ڕۆژ لەم جەنایەتانە غافڵ نەبووە؟ بە نەزەر من نامردمی ڕوو تەوهمی نییە. مەسەلەکە دوو تشتە. ئەگەر با یەکش بیجم لەبەرا مشەخەسە جمهوری ئیسلامی لە ڕۆژێکە و هاتکە سەرکار بە کوشتن و بە ئەو شەی لەوات و باست کرد بە ئەدام و بە شکنجە و بمانە ها لە سەرپاوە ماشین سەرکۆ بێ لەم 45 ساڵان مەرەتەبەن کاری کردیە. دەیلێکێشەوە ساچون خۆی وەسڵەیەک ناجوورە بۆ جامعە فەرهەنگی اقتصادی سیاسەتی ئیدۆلۆژیک قڕن وستایی ئەمانە ڕەتی نییە بە نەسڵ جوان و ئەسەن بە زندگی بەشەر بەو بوونەوە ئیمڕۆ ئەوەی کە ئایا مردم تەوبێست نیەستیان بە نەزەر من لە دەوران ئەوەڵا ئەری لە وەختە من لە بیرما وەختی ئیعدامەکانیە کرد ئەو دەورەی ساڵ 59 و وەختی گەی بە قودرەت تا 61 و 67 ئەو ئیعدامەی هەد بە هەزاران ئەنسانیان ئیعدام کرد. فرە کەس واقعاً پێ وایە وەختێژن ئەمانە محاربە بخوان و نازانم ئەمانە مفسد فی العەرضن و یا ئەوەی کەمانە کافرن و وابەستە بە ئامریکان و یا کۆمونیستن خوا ناپەرسن ئەو وەختە مەردمێوت حتممە شتێکەس تەوهمیان بوو لەو وەختە. یا لە بیرما وەختی خومەینی قسەیە کرد دەوران خۆی مردم سەڵەواتی وەدا کابرا هاتە جەلەسەکەی ئەگیریە لەو دەورانە ئەرێ ئەو تەوهمە بوو وەلی بە نەزەری مەڕودیەوە نییە. ئیمڕۆ بەرعەکسێ 90% بان ئەو خەڵکە جمهوری ئیسلامیان گەرەک نییە، سیاسەتەکانیان ناسیە، درۆ حقەبازیەکان سەدا و سیمایان ناسیە، حقەبازی و دزی و مفتخوری ئیمام جمعەکانیان ناسیە و ئەطلاعات و سپایان ناسیە و شەخص مستەقیم خامنەیان ناسیە. چەنێ ئەم کابرا کینەتوز و لەجباز و جنایەتکارە. بوونە ئیمڕۆ جمهوری ئیسلامی لەبار سیاسیە و ژێرپای کامڵان خالیە. دی ناتوانێ شعار بە، ناتوانێ کەڵاو بنێتە سەر مردم، ناتوانێ وعدە و وعید کەربەلا و نەجەف و نازانم انقلاب ئیسلامی لە دنیاە پیادەیەکەین ئەمانە دێت ناتوانێ. مردم باوەڕیان پێ نییە، نەباوەڕیان پێ نییە، مردم تەلاشەکەن سەرنگۆنێکن. جا بەو بوونەوە فەرقەکەی ئەو مردم بە نەزەر من مردم ئیمڕۆ بەتایبەت دەهەی هەشتادی جوانەکان هیچ تەوهمێکیان بە جمهوری ئیسلامی نەماگە و هیچ ئینتزارێکیان لە جمهوری ئیسلامی نییە و تەسمیمیان گردیە سەرنگۆنێکن. مەسەڵەن تو تماشاکە لە بیرمە ئەو وەختانە وای ئەعدامێ کرد ئەسڵەن کەس نەوێرە حتا فاتحخوێنی بوو مناڵەکەی دامنێ وها سەرکوتیان نەکرد چون فشار جامعی لەسەریانەوە بوو، ئەحساس تەنیاییان نەکرد. هیچکە نییە وێرە پۆل گولەیان لە مرد مەسەن، پۆل گولەیەکیان وادا بە کوڕەکەی لیانەسەن و هەزاران قەوریان بێناونیشان و لەو جامعە ئەلانش کەس نازانێت شوونیان لەکوێ یا قەورسان خاوەرە ئەوە دی شتێکە لەوێ خوارد بە بۆردێزە و بە سەدان بنیامیان زنگی بە زنگی کردناو چاڵ
جا بۆ بوونەوە ئەو دەورانە شرایەتەکەی مەسەڵەن تو وەختی زانی کەسێ ئەعدام کردیاغا حتمما ڕۆژنامەی ئەتڵاعات کەیهان بوو ئەو ئەینویستی ئیمڕوو چەند دانە گرۆهەکێ زەدە انقلاب 4 دانیشتیژی پێوە پێچە ئەمانەی ئەعدام کریانە ئیمڕوو ئەوە دی نییە ئیمڕوو جمهوری ئیسلامی کوچەکترین حرەکەتێک ئەکا ها لەژێر نەزەر مەردمە و ئێعدامێکی وا ئیمڕوویە ئەیکا متەئەسفانە بۆ بوونەوە ئەترسی لە شرایەت و لە وەزعی خۆی تیا قارێگری وەختی ئەعدامەکە مەجبورە خەوەر با بە خانەوادەکانی بەرعەکس ئەو دۆڕە یعنی ئێمە گەر تماشاکەین لە 96 و 98 لەو بەرەو ئەملا تاگەی دەیسە 1402 180 دەرەجە مردم لە جمهوری ئیسلامی گۆڕیاگەن جمهوری ئیسلامیان نەقبوڵ نییە خەریکن مبارزەی بۆکەن هەر ئەم زندانێ لەوە ئەم سێ ڕەفیقە مەجید کازمی و سەعی یاقوبی و ئەو ساڵح هاشمی ئەم سێ نەفەرەوە ئێداو کریان مردم برایەوەی ئەعدامیان کەن لەبەر زندانە بوون ئەما گوزەشتەوە نەبوو زۆر سپاس بۆ تەوزیحەکانت من پرسیارەکە منزورم ئەمە بوو کە دەزانم حدێقەل لە یەکدەهەی ڕابردووە خەڵک واقعاً تەوهمیان بە جمهوری ئیسلامی یەک زەرە نەماوە نەک خەڵک حتا بەشێ لە هێزەکان و دەستەندەرکارانی حافزی ئەو نظامەش تەوهمیان بە جمهوری ئیسلامی نەماوە بەڵام پرسیارەکەی من منزورم لە تەوهمەوە بوو ئایا جمهوری ئیسلامی کە دوای 43 ساڵ ئەم هەمووە جەنایەت و قەتڵ و ئام و کوشتارەی کە لەو کۆمەلگا کردووە و تا چەند ڕۆژی ڕابردوو کە ئەو سێ نەفەرەشی ئەعدام کردو ئەلان جەماعەتێتر لە سەفی ئێعدامان ئایا داواکردن لە جمهوری ئیسلامی کە دەست لە کوشتار هەڵگرێ ئەم مشەخەسەن ئەم بەشە منزورمەوە تەوەهم نییە جمهوری ئیسلامی گوێ نادا شەلم کوێرم ناپارێزم خەریکە وەسیعەنم خەڵکە ئێعدامەکە دیارە هەرو شتەی کە تۆ باست کرد ترسە لەو واقعەتەی کە بە پانایی ئێران خەڵک ڕژاونەتە شەقامەکان بێترس و بێتەوەهم دژ بە جمهوری ئیسلامی مبارزاکەن بەڵام پرسیارەکەی من مشەخەسەن لەسەرەوەی کە جمهوری ئیسلامی دەست ڕاگرێ ئینسان نەکوژێ ئایا ئەمە بۆ جمهوری ئیسلامی ئیمکان پەزیرە ئایا ئەمە لەگەڵ منافع و منفعەت و بۆچوونی جمهوری ئیسلامی تەناقض و ناکۆچی نییە بەنظر من ئەگەر ئالێرە ئەم قسەکەت ئەمە سوالەکەت ئەگەر لێرە کەسێ بیژی جمهوری ئیسلامی ئەعدام مەکە جمهوری ئیسلامی نازانم دزی مەکەن جمهوری ئیسلامی درو مەکەن جمهوری ئیسلامی دەست قەت نەکەن جمهوری ئیسلامی ئەسید مەپاشن جمهوری ئیسلامی گەرانی و بەدبەختی پشتپانشکانیە هەبدێتە خوارە و ئەمە تەوهمە ئەمە تەوهمە کەسێ بیژێ جمهوری ئیسلامی ئەعدام مەکە ئەوە کەسێ بێژێ مەسەن نەبە ئیعدام خۆ منانە خرا ئەمانە خاصە بیژی نەبە ئیعدام وەلی دی لەوە نەماگە تۆ بیژی نەبە ئیعدام ئیعدام مەکە ئەو شغڵێ وەسە ئەو بەوە ها لە پاوە 45 ساڵە یا تو بیژی سران جمهوری ئیسلامی ڕاستگو بن ئەمان ئەگەر ڕاستگو بن دی جمهوری ئیسلامی نییە مانە مناوەکیان بە درۆ بڕیاگە یا بیژە مەسەڵەن بە سپای پاسداران مردم نەکوژە شغڵی ئەوەسا ئەگەر کەسی وا فکر کاتە و فقط بیژێ بە شعار و بەوەیە کە ئیعدام خراوە و بەوەیە کە سپای پاسداران جنایەتکارە و بەوەیە کە دزدی و ئەمانە خوانە شتێ خاص وەلی دی ئەمە بە نەزەر من جواوبوو نییە ئەمە دی لەمانە مردم ئەبووری کردگە مردم ناوێ دی بیژێ ئەوە سێ نەفەریانی ئەعدام کردم کانە دە نەفەرتەری ئەعدام کە ئەیکا مەسەلەکە ئەوە سا چول چەپکەی بوو بەرگیری لەم ئەعدامە ڕێحەلی فەقەت سەرنگونیە ڕێحەلی فەقەت ئەوەسا مردم خۆیان سازمان بن بە ئەحسابەی فرە گەورە بە تەزاراتەی ملوینی لە خیابانە نەبەم شکلە تەزاراتەیەکی ساهەس ئەوانە واچن فرە دەستیان خۆش وێ ولی ئەمە زەعیفە لە مقابل ئەم ڕژیمە هارەدا دیان مسەلحە ئەشێت سازمانت بێ ئەشێ تەشەکلت بێ جوانەکان ئەشێ بە یەکەوە قسە بکەن فراخان بن معلمان و فەرهەنگیان بێنە پشتیان کارگەرێک بێنە پشتیان ژنێک بێنە پشتیان ئەنسانەکانی گوا دی واقعەن
نازانم بیژم گشتی نفرەتێت لەم ڕژیمە وەختی فراخانێک ئەدرگێت لەلایەن چەپەکانە و کۆمونیستەکانە و یا لەلایەن جامعە خود جامعە فەرهەنگیان ڕەهبەران کرێکاری ڕەهبەراننا ئەچێ بە جەمعی بێت دی دەوران 100 نەفەر و 500 نەفەر و 1000 نەفەر و 2000 نەفەر ئەمە جواوبوو نییە واقعان جواوبوو نییە بە ملیونێ توانی جمهوری ئیسلامی بیتە لەرزە وەختی ئەم ملیونێ بێتە خیابان ئەتوانێت سەرنگونێکە ئێمە ئەشی خەڵک کوردستان حەکانت برامی باتوانانی من دەهاتمە دەمویستم پرسیارە بکەم ئەوەی کابینین ڕۆژ بە ڕۆژ جمهوری ئیسلامی دژ بەم خەڵکە دڕتر و وەحشیتر و جەنایەتکارتر بووە تا ئەلان کە من و تۆ قساکەین ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە هەموو عەرسەیەکە ئەم هێرش و تەعەڕوزانەی نەتەنیا بە کوشتن و ئێدام و سەنگسار و زیندان و شکنجە بەڵکێ بەوەی کە حتا نانی خاڵی سفرەی ئەم کۆمەلگاشی گرتووە خەڵکی دی واقعان بۆ خودی من پرسیارە کە ئەم خەڵکە چۆن ژیانەکەن لەو وەزیەتا کە لە کۆمەلگای ئێرانە جمهوری ئیسلامی بۆی دروست کردوێت بۆ ئەوەی کە هەوسار بدرێ لە دەم جمهوری ئیسلامی واقعان خەڵک چ ڕێگایەکیانەدا کە پایان بدەن تەواوی کەن ئەم سیکلی جەنایەت و قەتڵ و کوشتار و هەژاری و نەداری و فەساد و فەحشایەکە جمهوری ئیسلامی بە پانایی جۆرافیای ئێران پانی کردوەوە دژ بەم خەڵکە بۆ ئەوەی ئەم خەڵکە لە من وەزیەتە نەجاتیان بێ ئایا تەنیا ئێترازکردن بەوەی کە ئێدام نەبێ ئایا ئەمە کافیە یا دەبێ جمهوری ئیسلامی لە سەحنەی جۆرافیای ئەو مەملەکەتە پاکرێتەوە چێشتێتە خوارەوە ئایا ئەمە تا ئەلعانەکە دەبینین بە هەمووی ئێترازە پەراکەندانەوە کە دەستی ئەو خەڵکە خۆش بێکە لە گیانی خۆیان دەگوزارێن و مبارزاکەن و ئێترازەکەن و ئەبینین تا ئێستا جوابی نەداوەتەوە ئایا ئەرک و وەزیفەی ئەم دەرسەدە لە کۆمەلگای ئێرانە کە بێنن ئێترازکەن یا وەزیفەی هەموو ئەو کەسانن هەموو ئەو کەسانە ئەو ملیۆنها ئینسانانە کە هەرکان بە جۆرێ لە جمهوری ئیسلامی زەربەیان خواروە کەسیان کوژراوە هەژار بوون دەربەدەر بوون بێنان و بێئاو و بێکار و بێ ئیمکانات و بێ ئەمنیەتن ئایا وەزیفەی ئەم ملیۆنها خەڵکە نییە کە مادام لە جمهوری ئیسلامی ناڕازین کە قەتعەن دروستە و ناڕازین ئایا ئەرک و وەزایفێکی جدیتر ناکەوێتە سەرشانیان مش بەحسەکەم سەرەوەساتەوە بەحسەکەم سەرۆسادی ئەوەیە کە جمهوری ئیسلامی تەغیری بکات لە ڕەوشیا و لە ئەقتصادیا و لە گەرانی و بێکاریا و یا بیژی جمهوری ئیسلامی قابل ئیسلاحە شاید ئیعدام نەکات و شاید جمهوری ئیسلامی ئەمە ئەواکە خاص بێ ئەمە تەواوەمە گشتیانەمانە ئەمتحان پەستادن یەک پەیکەرن جمهوری ئیسلامی یەک تعدادێک مافیا دەستیان بە سروەت و سامانێ ئەو مەملەکەتە خواردی ئەگەرەکیانە حەفزێکەن بۆ خۆیان و جەماعەتێ مزدوریانیش بە پوڵ مردم بە ماڵیات مردم بە دەستڕەنج ئەو مردم بەو نەداریە و خەریکە نیرو و مستەلەح و تەسلیحات و ئیمکانات و تکنۆلۆژیکیان خزێسە ئەختیاریان بەخاترەوە بمێنەوە ئەمە ئەوەسا دیت ئەمانە گوزەریاگە بە نەزەر من ئەم پروسەی لە دینیامانە سەپرسە ئیسا ئەشێ وارد فازێ جەدید بی فازە جەدیدەکەی ئەوەسا مردمەکە فرەترە شێ بێنە خیابان ئەشێ متەحەتر خۆیان گشتیان باوان من بارهاوەتومە شەر بەرماڵ تەکتەکتان ێگردیە نەداری و فەخر و بەدبەختی و هەموو شتێک وە حەقتان نییە شایستەی ئێوە نییە ئەمان بێوە تەحمیلیان کردیە ئاخر فرست ئەو نە بێشەرمن و ئەو نە غێر ئەنسانن هەرکانیان هەڵەسن ئەژن ئیعدام کە ئیمام جمعی تەبریزێ ئیعدامیان کەن ئەمانە هێنن محاربن لەو لاوە ئیمام جمعی مەشەدەجی بیان کوژن ئەوە کە ئەیژین سەریان بۆڕن کاوراتیان نە تەلەڤیزۆن علانان ئەمە چۆ جامەعەیکەوە شێوە قبوڵکە ئەلانان ئەیتێرن ئەیژێ بە نەزەر مەشێ لە قورعانە هاتیە خۆڕاستەکە لە قورعانەکە هاتگە ئەیژێ دەست و چەپ پایان بۆڕن دوایە وێڵیان کەنە مل کشتی قوڕازەیە بیان خنە ناو ئەو دەریا کەسی ئاخر ئەو لەم مەملەکەتەی پێشکەوتووە لەم ئەوروپایە لە تەواو دنیا کەسێک تهدید کار پیشێ بەدەم ئیسە بە شوخیش بێژێ ئەتکوژم قاو یەکەن جەریمەیەکەن ئەی لێ پرسن ئەی نێرن بۆ لای سیکۆلۆگ ئەیژن نەخۆشی
ئەماوە جمهوری ئیسلامی وها گەرەکی بەڕەحەت بە مردم ئەکوژێ بەڕەحەت زندانەکە بەڕەحەت لیان ئەگا بەڕەحەت جەماعەتی ئەو باشی وەڵکرێزە ناو ئەو مترووە و خیابان و نازانم کۆچە و کۆڵان ئەگەین بە هاژنێ وەک وەحشی حەمڵێ لێکەن کامڵەن جامعەیان نائەمن کردگە خەریکن بە هەر بارێکەوە بوو ترس و وەحشەتە خان ناو مردمە دێ باشە وەختی ئەمانە هەست سعادەکە مەساوە سعادەکە دوی ئەوە سا وەختی ئەمانە هەست هیچ ڕەوزەنێکی بووم نەیشتگە هیچ ئومێدێکی بووم نەیشتە نەبوو خۆم نەبوو مناڵم نەبوو هاوسام نەبوو ئایندەم بە بنیام حەساوم ناکە بچکار دانیش دەست نەباندەت و دانیشم بژم ئیشەڵا خوا گەوراست ئەمانە خوان مایندەی خوان ئاخوان خۆی وەلی فەقیە ناسە یانی وەلی فەقی یانی ئەمانە نمایندەی خوان خامنەیش ڕئیسیانە بەو بوونەوە بە نەزەر من قسەکە دیارە مشخەسە ئەشێ تەسبیبەکان لە مەولا جددیتر بێت نیروەکە فرەتر بێت مردمەکە فرەتر هێن بن کریکاران ژنان جوانان ئەو ئینسانەی لە ئەگەر گەرەکتانە نەجات پیاکە نێمە بارها وتومانە حەز کۆمونیزم کارگەری حکومەتیس بارها بەم مدیایی لە وتومانە وتمان ڕێحەل جمهوری ئیسلامی سەرنگونیە ئەم ڕژیمە قابل ئیسلاح نییە و ئیسلاح ناوێ ئەم ڕژیمە فاسدە ئەم ڕژیمە قاتڵە ئەم ڕژیمە دنیام کوژ و دز و جەردە نەمانە ئەشێ لایان وین بارها وتومانە وەلی ئیسا خۆشبەختانە مردم بەوە گەینە ئیسا یەواشواش بەوە گەینە کە باوەڕ ئەم ڕژیمە یەک جە و شەرەف و یەک جە و بوو ئینسانیەت لەم جەنایەتکارەی لە ناوێ ئەمانە گشتیان فاسدن و ئەشی سەرنگونیان کەن ڕێحەلی بە نەزەر من فەقەت سەرنگونیە بەو شتێنەوە باسم کرد من زۆر سپاس برامی باتمانی بۆ تەوزیحەکانت وەختەکەمان بە ئاخر گەیشتووە پرسیار زۆرە بەڵام فرسەتمان نییە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاستانەکەم زۆر سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم لە هەر کوێهان ساڵح و سڵامەت بن